بسم الله الرحمن الرحيم. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم اغفر لنا ذنوبنا ووفقنا لكل ما تريده وتحبه وترضاه. اللهم توفنا وأنت راض عنا، وقنا شر أنفسنا والشيطان، وتقبل منا، وصلى اللهم على محمد وعلى آله وصحبه أجمعين. برانی بەڕێز خوشکانی بەڕێز، لە درێژەی ئەو زنجیرە چیرۆکانەی کە لە خزمەتتانە بین لە مانگە مبارەکە و هەندێ وەرگرتنی هەندێ دەرز و پند و عیبرەت تایە، ئەچینە خزمەتی چیرۆکی زانایەکی گەورەی ئیسلام، شەیخ الئیسلام، کە یەکێ لە زانە هەرە گەورەکانی مەذهبی ئیمامی شافعیە و خزمەتی گەورەی بە ئومەتی ئیسلامی گەیاندووە. ئەویشە بوو ئیسحاقی شیرازیە کە لە ساڵی 476 وەفاتی کردووە هیجری. ئەم پیاوە گەورە، ئەم عالمە پڕ عیلمەی ئومەتی ئیسلام، ئەو ئیسحاقی شیرازی، چیرۆکی زۆرە و ئیسفادەیەکی زۆر گەورەی گەیانەتە ئەم ئومەتە. پیاوێکی زاهید بووە، مامۆسای گەورەی مەدرسەی نیظامیە بووە کە ئەو کاتە لە ئاستی گەورەترین جامیعەکانی دنیا بووە ئەگەر قیاسی بە جامیعاتی ئێستا بکرێ. ئەو چیرۆکەی کە پێم خۆشە بچینە خزمەتی ئەوەیە کە ئەڵێ شەوێکیان لەگەڵ باوکم بوو لە شوێنێ خەڵک لە دەورمان خەوتە بوو، تەماشای باوکێک کە مڕەبی بێ. فەرمی هەستاین بۆ شەو نوێژمان کرد. وتم بابەگیان، تەماشای ئەوە دەوروبەری خۆمان ناکەی ئەو هەموو موسڵمانە یەک نەفەر هەڵناسی دوور کات شەو نوێژ بکە. ئەیشوتی کوڕم، لەو نیمتە لەکانە خەیر لەکە من وقوعکە فی الخەلق. تی کوڕم، بەخوا بخەوتایی باشتر بوو لەو غیبەتی کە کردت. بخەوتایی ئەو شەو نوێژەت نەکردایە باشتر بوو لەوەی کە شەو نوێژێکت کرد و باسی خەڵکەکەی. دیارە ئەم تەمەنی زۆر نەبوو ئەو کاتە، بەڵام باوکی وا پەروەردەی کردووە کە ئاگات لە خۆت بێ. ئینسان کە خوای پەروەردگار موفەقی کرد لە بابەتێکی دینداریە، خوای پەروەردگار موفەقی کرد، چه علم بێت، چه عیبادەت بێت، چه بانگەواز و داوە بێت، چه جیهاد بێت، لە هەر ڕوویەکەوە خوای پەروەردگار موفەقی کرد و تەوفیقی خۆی پێبەخشی و لە خەڵکانێکی تر باشتر بوو لەو بابەتە و نیعمەتی خوای پەروەردگار لەو بابەتێ بەسەرا ڕژا بوو. ئەمە بێوای لێ بکە شوکری خوای پەروەردگار زۆر بکە، بەوەی کە خوای پەروەردگار موفەقی کردووە و ئەمە لە هی خۆی نەزانێ و نەزانێ ئەم بە باز و بە جوهد و بە باندووبوونی خۆی و بە عەقڵ و بە ئیجتیهادی خۆی گەشتۆتە ئەم مستەوایە کە بتوانێت خەڵک ئەو خێر و چاکەی ئەنجام بدە. خوای پەروەردگار فەرمێت: وەلەولا فەضل الله عەلەیکم وەڕەحمەته ما زەکا منکم من ئەحەد ئەبەدا. ئەگەر ڕەحم و فەزڵی خوای پەروەردگار نەبێت بەسەرتان، کەستان ناتوان چاکە و تەزکیە بکەن، خۆتان چاکەن، ئەخلاق و ڕەوشتی خۆتان تەزکیە وەرگرن، خۆتان یعنی پەروەردە ببن. ولولا فضل الله عليكم ورحمته ما زكى منكم من أحد أبدا ولكن الله يزكي من يشاء. بويا وما بكم من نعمة فمن الله. هيج نعمة التانية وما بكم من نعمة بنكره هنايتي، هيج نعمتك الديني والدنيوية إلا لخواي پروردگار وتنهاتوا. وما بكم من نعمة فمن الله. همو نعمة كان دني خواي پروردگار. ئەگەر خوای پەروەردگار ئینسان موفەق نەکا، ناتوانێت تەسبیحاتێکیش بکە، ناتوانێت شەو نوێژ بکە، ناتوانێت بانگەواز و داوەتی هەبێ، ناتوانێت جیهاد و تێکۆشانی هەبێ، ناتوانێت نووسین و پەرستن و عیبادەت و ئەذکاری هەبێ. کاتێک کە خوای پەروەردگار موفەقی کردووی، ئەمە بێ شکری خوای پەروەردگار بکەی و ئەوەش بزانی کە خەڵکێک هەیە، وەکو ئیبن قەیمە فەرمێ، خەڵکێک ئەبینی کە تاوانەکە، تۆ لەو تاوانە دووری، بە چاوی سووکەوە تەماشای مەکە، بە چاوێکی کەم و ئیحتیقارەوە
تەماشای مەکە. مسلمانێکە بینە لە تاوانێکە، تۆش دووری لەو تاوانە. ئەفەرمێ لەوە ئەچێ خۆی پەروەردگار ئەو مسلمانی بەهۆی ئەو تاوانەوە لە نەخۆشیەک ڕزگاری کردبێت کە تۆ پێی مبتەلابی، تۆ تووشی بووبی، پێوە بناڵی. ئەویش چییە؟ نەخۆشی عوجب لە خۆبایی بوون بە عیبادەتەکانت. ئەو بەهۆی تاوانەکەیەوە لەوە ئەچێ ئەو تاوانەی کە کردی بە مسلمانێک کە تووشی تاوانێک بووە، بەهۆی ئەو تاوانەوە لەوە چێ هەست بکە کە ئەم زۆر مقەسیرە، زۆر کەم تەرخەمە، زۆر تاوانبارە، هیچ نییە، ئەم هیچ نییە، زۆر بترسێ لەخوای پەروەردگار، هیچ عەمەل و چاکەکانی لە پێشتاو نەبێ. ئەم بە کەم تەماشاکردنی خۆت بەرامبەر ئەنجامدانی عیبادات و تاعەت و تەسەوڕکەی کە تۆ زۆر کەمی، زۆر هیچی بەرامبەر ئەو واجبە شەرعی کە بۆی دروستکراوی عیبادەتی خوای پەروەردگاری بەهۆی تاوانێکەوە کاتێک کە نەفست ئینکیساری توش بووە، دڵت زۆر لە خۆت شکاوە، زۆر لە خۆت بێتاقەتی، زۆر خۆت بە تاوانبار و مقەسرە زانی، ئەم خۆ بە هیچ زانینە بەرامبەر بە عیبادەت و مافەکانی خوای پەروەردگار و عیبادەت لای خوای پەروەردگار زۆر گەورەیە کە تۆ هەست بکەی خوای پەروەردگار شایستە و مستحقی هەموو شتێک و منیش هەوتەوەتانێ من تاوانەکەم. ئەمە هەموو غرور و عجب و لە خۆبایی بوون و خۆ بە گەورەزانین و خۆ لە خەڵک بە چاکترزانین و ئەمانەی لەوە چێ ئەڵێ ئەو تاوانە ئەمانەی هەمووی لە دڵ دەرکرد بێ، تۆش مبتەلابی بەهۆی عیبادەتەوە، بەهۆی تاعەت و عیبادەتەکان و علم و زانست و بانگەواز و داوەت و شەونێژ و ئەذکارەکانت خۆت پێ مهم بێ، خۆت پێ گەورە بێ. من هەموو شتێکم ئەنجام داوە، من قسوورم نەکردو لە عیبادەتی خوای پەروەردگار، من ئەوەی لەسەرشان مەکردو. ئەم خۆ بەشت زانینە لە بابی عوبودیەت و خواپەرستیە زۆر ئەتشکێنی لای خوای پەروەردگار، زۆر ئینسان ئەشکێنێ لای خوای پەروەردگار. سەلەف و پێشینانی ئەم ئومەتە، سەلەف و پێشینانی ئەم ئومەتە، سەحابە و تابعینی ئەم ئومەتە لەگەڵ ئیحسان و چاکەکردنێکی زۆر و عیبادەتێکی زۆر و هەوڕ و تێکۆشان و جیهاد و ماندووبوونێکی زۆر زۆر لەگەڵەوەشە ئەم ئیحسان و چاکەیە لەگەڵەوەشە ئەترسان. خەڵکانێک هەن لەگەڵ تەقسیرێکی زۆر زۆرە خەست بە ئەمانەکەن، خۆیان زۆر پێ مسەیترە بۆ لیقای خوای پەروەردگار و ئاخیرەت. سەحابە و سەلەف و پێشینانی ئومەتیش لەگەڵ ئەو هەموو ماندووبوونیان کە زۆربەی زۆر سەر ئەرزیان ڕزگار کرد و بە هەوڵ تێکۆشان و جیهادیان شەو و ڕۆژێک خستوە سەر یەک بۆ عیبادەت و تێکۆشان و داوە و بانگەواز و خزمەتکردنی ئەم دینی خوای پەروەردگار تا حدودی سین و تا ئەندەلوسیا و تا کوێ، لە بەحر و لە بەڕ و لە وشکایی و لە هەموو شوێنێک جیهادیانە کرد و ئەخلاقیان بڵاوە کردەوە، ڕەحم و سۆز و عەدالەتی ئیسلامیان بڵاوە کردەوە، خەڵکیان بڵاوان کردووە ئیسلام، لەگەڵەوەش ئەترسان، زۆر ئەترسان. ئیمامی عومەر بەو گەورەی خۆیە بە حوذەیفە فەرمێت، حوذەیفە صاحبی سر و نهێنی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم، تخوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی لە نێو منافقینە ناومنی نهێناوە، ناوم لە نێو منافقینە نییە. تەماشاکەن هەڵبەتە ئیمامی عومەر یەقینی هەبووە لە نیفاقی گەورە نییە، نیفاقی گەورەوەی کە یەکێک لە ناخە کافر بێ و لە دەرەوە بێ منافقی بکە بۆ زەربە لێدانی ئیسلام. ئەمە سەحابە ئەیانزانی لەوە نین. بەڵام وەکو لە صحیح بوخاری هاتووە، یەکێک لە تابعینە فەرمێت ئەدرەکت 30 من أصحاب النبي صلى الله عليه وسلم، گەشتم بەس 30 لە ئەصحابی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم كلهم يخاف النفاق على نفسه، هەموویان لە نیفاق ئەترسان، هەموویان ئەترسان لە نیفاق. نیفاقی گەورە نییە کە ئینسان کافرە بێت و لە ناخیا دژ بە ئیسلام بێ و لە دەرەوە بە هەندێک عیبادات ئیسلامی خۆی پیشاندا بۆی زەربە لە ئیسلام بدا و بۆ ئەوەی کە دژایەتی ئیسلام کە نا، لەوە نەترساون سەحابە. بەڵام لەو نیفاقی کە ترساون چییە؟ نیفاق دووڕوویە. وتیان ئێمە ئەترسین ظاهیر و باتنمان، نهێنیەکان و ئاشکراییمان، قسە و قسەی چاک و قسەمان لەگەڵ عەمەلمانە یەک نەبێ، علمان لەگەڵ عەمەلمانە یەک نەبێ، ظاهرمان لەگەڵ باتنمان یەک نەبێ، تەنهابوونمان لە نێو خەڵکا یەک نەبێ، قسەمان زۆر بێ و عەمەلمان کەم بێ،
علمان زۆر بێ و عەمەلمان کەم بێ لەناو خەڵکێکی باش بین بە تەنها وانە بین لە نهێنیەکانمانە تاوان و خراپەکاریمان هەبێ لەناو خەڵکیشە بەڕێزین و ڕووخوا و تاعەت و ئەهلی عیبادەت بین ئەمەیە کلەی ترساون وی هەوڵیان داوە بچنە ئاستی عەمەلیان بخەنە ئاستی علمیان قسەیان کرداریان بخەنە ئاستی قسەیان تەنهابوونیان لەگەڵ لەنێو خەڵکە فەرقی نەبێ هەر خواپەرست بن و ڕوولەخوا بن و بەڕێگەی خوای پەروەردگار بڕۆن بۆیە ئەبوو ئیسحاقی شیرازی بەڕەحمەت بێ لەم باوکە مڕەبیە ئەو دەرزەی وەرگرتووە منن پیاوێکی زاهید بووە زۆر زاهید بووە هەدیەکی بۆ دێ ئەو عەمامەیەکی ئەو عەمامەی لەسەری بووە تەمان کە وەفاتی کرد هیچی نەبوو ئەو عەمامەی کە بەسەری وە کە احتیمالە وەکو لە هەندێک باسەکرێ بە هەدیە بۆی هاتبێ بای 20 دینار بوو یعنی مەبلەغێکی زۆر بۆ ئەو کاتە چوە دینارێک مسقالێکی ئاڵتون بووە لە بەغا بووە تەوان لە ڕووباری ئەو ئەوەی لە بەغا دەستنوێژی گرتووە یان خۆی شۆردووە کە هەندێ ئەوانی کە ژیانیان باس کردووە باسییان کردووە عەمامەکەی کە دانێ هێتی عەمامەکەیە دزێ عەمامەیەکی کۆنی بێ نرخی بێین دانێت ئێش عەمامەکە کاتە سەری و ئەوەی کە بۆی دانراوە و پێڵێنەوە عەمامە عەمامەکەی خۆی عەمامەیەکی جوان بووە و گرانبەها بووە ئەوە لێتیان دزیوە مامان کۆنیان داناوە ئێشەڵێ لعله محتاج ئەڵێ لێ گەڕێنەوە چێ ینی لەوە چێ و کابران تەمەنیان زانی کێ دزیوت تێتی لەوە چێ محتاج و بێ تەماشاکە پێشتر خەڵکێک بۆ نوێژێکی سونەت هەڵنەسابوون لە شەو نوێژە کەوتی بابەگیان بەسمون و تۆ هەڵساوین بەڵام باوکی کە پەروەردەی کردبوو تی کوڕم خۆزگا بخەوتایی بەس غەیبەتت نەکردایە ئێستا پەروەردە بووە پەروەردە کراوە خۆی پەدەر موفەقی کردووە بۆ حرامێکیش کە ئەنجام دراوە دزی لێ کراوە ڕێ بەچێ کابرا محتاج بێ غەیبەتی ناکە قسەی پێ ناکە لەوە چێ لە محتاجیە ئەو عەمامی منیە دزی بێ و بردبێتی ئەم پیاوە تەماشاکە چۆن پەروەردە بووە بۆ ئیبن قەیم ئەفەرمێ تەعیر و تۆمەتبارکردن و تەعیر و ناشرینکردن و لەکەدارکردنی خەڵکێک تاوانێکە کە قسەی پێکەی بەهۆی تاوانەکەیەوە بە معنایەکی تر بێژی تۆ ساحیبی ئەوەیت و ئەوەیت و ئەوەیتی تۆ ئەو خراپانەت هەیە تۆ ئەو خراپانت هەیە باسی چیەکەی ئاوا بیشکەی تۆ بە تاوانێکی خۆت پێ گرنگی بێ و ئەویش سوکەی بەهۆی تاوانێکەوە تەریقی کەیتەوە بیدەی لە ڕووی ئەڵێ ئەم عیبدارکردنی خەڵکە بەهۆی تاوانەکەیەوە خۆت پێ گەورە بێ لە تاوانەکەی ئەو گەورەترە بۆیە ئینسان بە چاوی ڕەحمەوە دائیمەن یەکی هەڵەی کرد نەسیحەت ئامۆژگاریەکەی واجبە بە ئەسلوبێکی شیا و گونجاو بۆ ئەوەی نەبین بە هاوکاری شەیتان لەوەی کە بەردەوام بێ لەسەر ئەو تاوانە نابێ بێ دەنگ بین و ناشبێت تەریقی کەینەوە بە معنایەکەوەی کە زۆر سەرزەنشتێکی بکەیت لە ئاستێک کە خۆت پێ گەورەتر بێ نا تۆ بچۆ ئاستەوەی کە بێژ هەمانش تاوانەکەین بەڵام خوای پەروەردگار بەڕەحمە دەرگای فراوانی ڕەحمی خۆی پەروەردگاری بۆ باسکە و بۆ ئەوەی کە بەهۆی هەڵەکەیەوە تۆش نەکەویتە هەڵەیە کە سوک تەماشای کەیت و قەدری بشکێنی خۆی پەروەردگار هەموو لایەک موفەقکە بتوانین لەو هەڵانەی کە هەمانە تەوبە بکەین و بە چاوی کەمیشەوە تەماشای خەڵک نەکەین بەڵکو نەسیحەت و ئاماژگاری واجبە لەسەر ئێمە وصلى الله على محمد وعلى آله وصحبه